جواری وانای و بشت خدمتا وان گنجا بکت زانکو دو کیجی افزر کلیه کو پتر بشت خدمتا گنج دفع اولاتی بکت بو هندی اف پروگرامی هات دانان و جماره که باش یا بسپورا جی یا الگلمه بواری جدا جدا بوارن زمانی بواری کلتوری بواری هنری بواری جینوسایدا بواری گشتیاری عروسا بوارن جدا جدا کو اف گنجت مید کرد بشین استفاده بکنو دمت وگرین بیتا وکی بیر هاتنت گلک جوان و باش و درش خواهن من نرگل وان گنجه دکتۆر چیان ئەوانی کە بە دیاریکراوی بەشداری لەم پرۆگرامەیەکەن یاخود مەرجەکان چین؟ بەێ مەرجێت سەرەکی ئێکیش دەیبابێت وان پشتیکدارە ئەوان گەنجە کورد بیتن دەیکەوەی ئەم بابووی و ژیویش نابینە 17 ساڵی حتا 24 ساڵیدا بیتن و هەر چهار پارچێت کوردستانی ئەنجی هەر پارچەکە کوردستانی بیتن تشيتن بشكداري في برنامج بيتن كوا هر سال دهوینا ایتا انجام دان سر زانکو دهوکی بله کمین جاره دیتا انجام دان سر اصل هر زانکوی که هری ما کردستان. بله دکتۆر بە دیاریکراوی ناوەڕۆکی پرۆگرامەکە چیە ئایا ئەمە تا چەند کاریگەریە بێت لەسەر گۆڕینەوەی بیرروڕا لە نێوان کوردانی باکوور باشوور ڕۆژئاوا ڕۆژهەڵات بله اول در فتره که گلک باشه با اول گنجت میت پارچه جدا جدا کردستان تکلی کدوب بن بین الفرید گل قطبیه تریم یعنی زانکو دو کی مجموعه که باشه قطبیه هت خوب بخشیت هین گل ما کارت کن دیبیته دلیفه که گلک باش کو تکلی کدوب بن گلی کدو مناقشت کلتوری بکن السر یعنی هزرد نتوی عروسا گشت بو جن جدا جدایت هریما کردستانی اول دلیل که گلک باشه کو کردت میت یل دفع ولاتی تکلی ایکو دو ببنو چی که ولات جدا جدایتن اف گنجت افریقا دفع ما الولات جدایت هاتین السوئد هاتی کانادا هاتی النرویج هاتیه المانیا هاتیه بریتانیا هاتیه اف بتا دلیل که گلک باش کو تکلی ایکو دو ببنو هایداری روشا ایکو دو ببنو پشتی زفر نفجی پیوندیت وانا مکمتر لبین و پتر هزرانه تاوی لفوانا زیده بید. بله دکتۆر نەبەس ئەو شوێنانە چۆن کە خوێندکاران بەپێی ئەو پرۆگرامە سەردانیەکەن ئایا شوێنی گەشتیاریە شوێنی ئاینیە یاخود شوێنەوارە مێژوویەکان هەموو یەکرێتەوە؟ بله هەوان جا هەم یادگیریتەوێت بەحەزکردین جهت مەهێ ناف کەمپازانکۆیە سەردانت جهت ئۆلیتکەن سەردانە جهت میجوید کن شینوارت دید کفن اف جهت جنوساید هاتینه انجام دان سردانا گنداد کن با او جیانا گندا ببینن اوان جهت جدا جدا کو دی تأثیر سر فکر کرنوا یا درش خواهند کتن ام سردانا وان جا همیت کن الدیف گورای پروگرام ما چونکه پروگرام بودو هفت یاده وکشیش چاره هیویادس بگیری چاره هشت حتی هشت دیا بردام بید بەڵێ دکتۆر کەسانی شارەزا پسپۆریان لەگەڵایە کە سەردانی ئەو ناوچاناکەن؟ بله هر طبعا جدول ما يبداني بله هر بابتكي ما مستاهكي يبسبوري شارزا تبي بواري ده مثلا بواري جغرافيا بواري ميجويا بواري آين وبيك فجيانيا بواري شينوارا جدا جدا يهنريا يفلكلوري هر روجاكي ام ما مستاهكي مختص داينا ادجل فان جنجا بو او بتر اوان گنجا فیری وی اختصاصی بکنی آنجی شارزاد وی باری ده هر بسیاره که هبید جی او کسی شارزا ده برسوا وان کسا داد و روسا چیکی روزانت من بارا پتر سردانت میدانی نه با او جاب خوشی وان جهت گشتیاری و اوان جهت گرینگ ببینن گل وان کسی شارزا با او اکی ما گوتی استفاده که باش بگهین توان گنجا بله دکتور ام پرۆگرامە لەلایەن چ لایەنێک یاخود چ دامەزراوەیەک و هاوکاریەکرێت؟ بله بۆ ئەف ساڵە بتنێ زانکۆ دهۆک بارێ دارایی یەوی پرۆگرامی ئەپستۆی خۆڤەوەت گیریتن تا هەلبەت ئەو پارێ ئەم لێ سەرف بکەین هەش مەطاری دەمێم قوتابیتینین حتا ئەم بینە مەطاری ڤە خواردنەوەی گەڕاندنەوەی
هەمیش زانکۆدۆکیە تنێ پلێتە فڕۆکێ تابعی ئەف کەسی ئەنجوی گەنجێوی پشتیداری پرۆگرامی بیت. بەڵێ دکتۆر کەواتە شوێنی مانەوە و گەڕان لەسەر پرۆگرامەکەیە یا لەسەر بەشدار بووە؟ بەێ هەمی نەخێر هەمی سەر زانکۆدۆکیە تنێ پلێتە فڕۆکێت سەر پشتیداریە. بەڵێ دکتۆر نەبەس بۆ ساڵت بێت ئەم سپۆنسەرێکی بگەڕین بۆ هەندێک و پلێتە فڕۆکیژی هەر سەر زانکۆی بیتن ئەو ژێکەمە سپۆنسەر بۆ ساڵت بێت ئەو پرۆگرامیایی ئەوان ما هزارهەچێکی ئەف ساڵە پرۆسی مەگەرە دەرفەت نەبوو ئەم سپۆنسەرە بگەڕین بۆ پلێتە تایاریش. بەڵێ کات من دکتۆر نەبەست دوا پرسیارت ئاراستاکەم بەنیازن ئەم پرۆگرامە پەرەی پێ بدەن لە داهاتووە بەردەوام بێت؟ بەێ ئەبەت پرۆگرامی مەدایەک و هەر ساڵ ماها هەفت و هەشت ئەم وی پرۆگرامی ئەنجام بدەین و پەرەی پێ بدەین چکی ئەف ساڵە مەدانە بوو حتا 20 قوتابیە پشکدار بن بەێ ساڵت بێت ئەم دێ پتر بەرهەڤیاکەین باوە ئەم بشین ژمارەکە زیاتر یا گەنجن کورد دەرێ وڵاتی پشکداری وی پرۆگرامی بن و ئەم وی پرۆگرامی بەرفرەترژی لێ بکەین سەردانت خۆیت مەدانیژی زیاتر لێ بکەین و ینی ئەف فترە دو هەفتیژی ئەم زیاتر لێ بکەین. بەڵێ دکتۆر نەبەز ئیبراهیم یاریدەدەری سەرۆکی زانکۆی دۆک سوپاس کە ڕاستەخۆ لە دۆکۆ لەگەڵ ما بوویت. بەڵێ بەردەوامین تایلەر سیڤیلێکێکە لە گۆرانی بێژە بەناوبانگەکانی ئەمریکا و جیهان سێمین کۆنسێرتی لە واشۆی پایتەختی پۆڵەندا ئەنجامما بە وتەی ئاژانسەکان یاخود بە پێی میدیاکان هەرسێ کۆنسێرتەکە بە شێوەیەکی بەرچاو کاردانەوەی باشی لێکەوتۆ لەلایەن بینەرانەوە و بینەرێکی زۆر ئامادەی هەرسێ کۆنسێرتەکە بوون. هاوکارانمان راپۆرتێکیان ئامادە کردووە با بینەری بین. بەڵێ وەک پێشتر ئاماژەمان پێە تایلەر سویفت چەند کۆنسێرتێکی لە وڵاتانی جیان ئەنجامماوە دوهەمین وێزگەی لە واشۆی پایتەختی پۆڵەندا بوو کە سێ کۆنسێرتی ئەنجام ماوە. پێچی ئەم راپۆرتە لێسا ئامادە نەبێ کێشەی هونەریمان هەیە ئەچینە راپۆرتێکی هەر هونەریە. ئەکتەری ناسراوی ئەمریکی وێڵ سمس سەرباری ئەوەی کە ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە هۆلیود و چەندین بەشداری لە چەندین فیلما کردووە پاش دابڕانێکی زۆر ئێستا گەڕاوەتەوە بۆ گۆرانی وتن و ئەلبومێکی تازەی ئامادە کردووە و یەکێک لە گۆرانیەکانیشی کردووە بە کلیپ. بەڵێ بەردەوامین وەک ئاماژەم پێ وڵ سمس سەرباری ئەوەی کە نواندنی کردووە و چەندین خەڵاتی لەو بارەوە بەدەستێناوە پاش دابڕانێکی زۆر لە ئێستاە گەڕاوەتەوە بۆ گۆرانی وتن